ئەوەی کە مسلمانان یەک ئەخا عەقیدە و بیر و باوەڕە خۆشەویستەکانم، عەقیدە و بیر و باوەڕ ئومەتی ئیسلامی یەک ئەخا کە لەسەر بنەمای عەقیدە، لەسەر بنەمای بیر و باوەڕ یەک بگرن، نەک لەسەر بنەمای خوێن. ئەمە وای کرد کە مسلمانان ئومەتی ئیسلام وەلا و پشتیوانیان لەبەر خاتری خوا و پێغەمبەرەکەی بێ، نەک لەبەر خاتری عەشیرەت و قەومیەت و زمان. ئەمە وای کرد کە گەڕانەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا بێ لە مەسەلەی حوکمە، بۆ لای شەریعەتەکەی خوا بێ لە مەسەلەی حوکمە، نەک بۆ لای عورف و عادەت و ئەوەی کە لە ناو خەڵکا باوە. ئێمە وتمان لە ئیسلامە تایفەگەری نەما، عەشرەتایەتی نەما، قەومیەت نەما لە ئیسلامە. بەڵام ئایا ئەمە معنای ئەوەیە هەر تیرە نەمێنێ؟ ئێستا وەتانێ ئەبینێ ئەمە عەشرەتی فلانە و ئەمە عەشرەتی فلانە و ئەمە کوردە و ئەمە عارەبە و ئەمە فارسە و ئەمە چۆن؟ کاتێک ئیسلام ئەڵێن نەمێنێ مەقسەدی ئەوە نییە هەر عەشرەتەکان کۆتایی پێبێ یان قەومیەتەکان کۆتایی پێبێ. بە پێچەوانەوە ئیسلام حەساب بۆ عەشرەت ئەکا، حەساب بۆ ئەهلی زمان و قەومیەتەکان ئەکا، بەڵام لە چاکەیە. کاتێک ئەڵێن نەمێنێ یعنی لە ناحەقا شوێنی نەکەوێ، یعنی کابرایەکی عەرەب نابێ لە ناحەقا پشتگیری قەومەکەی خۆی بکات بێ بۆ داگیرکردنی قەومێکی کورد، هەروەها کورد پشتگیری قەومەکەی خۆی بکات و تەعدا و زوڵم بکات مەسەن لە قەومێکی تر کە بۆ نمونە فارسیان تورکیان هەر قەومێکی تر. ئیسلام لەوەیان نییە لەگەڵتا، ئیسلام لەوەیان لەگەڵتا تۆ ئەگەر عەشرەتەکەت بەکار بێنی بۆ تەعدا و زوڵم، وەکو لە هەفتەی پێشوە ئاماژەمان پێکرد، ئەگینا ئەگەر عەشرەت و قەومیەت و ئەمانە بەکار بهێندی بۆ عەدالەت و بۆ چاکی و بۆ شتی چاک، وەکو چۆن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هەر عەشرەتێک یەکێکیان غەڵەتێکی لە دەست قەوما هەڵەیەکی کرد، خوێنێک هاتە سەری یان شتێک هاتە سەری، هەمویان ئەبێ یارمەتی بدەن. ئەهلی ئەو عەشرەتە، ئەهلی ئەو بنەماڵەیە ئەبێ هاوکاری بکەن بۆ ئەوەی خوێنەکەی بدا. سەیرەکەی لێرە مەجالی عەشرەتی داوە ئیسلام، لەبەر ئەوە خوای تەعالا بە دەقی ئاەت ئەمە کۆتایی پێهێنێ، ئەم مەوزوعە ئەبڕێتەوە، یعنی خەتە وەسەتەکە ئەگرێ، نە ئەوەی عەشرەت هەر تەواو بتاوێنێتەوە وەکو هەندێک فکرە لە دنیاە ئێسەواکەن، و نە ئەوەی عەشرەت بکاتە جێگەی عەقیدە و جێگەی بیر و باوەڕ، یعنی عەشرەت بێتە شەریعەت. ئیسلام هات وەسەتی گرت، عەشرەت و بنەماڵە و قەومیەت و ئەمانە بۆ چاکە بەکار بهێنرێ، بەڵام حکم حکمی خوایە، شەریعەت شەریعەتی خوایە. لبروا خوای تعالى فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى، أي خلقنا إيما من حموي لا نير وميك دروس كردوا، يعني إيما همو من كري آدمي كري حواي. يسبون من أجر من بلهم عشرة فلان شانازي بكين إيما بون من فلان عشرتين، أي خلا سنوي أو عشرة همو من عشرة كان كري يك باو كترين، أجر إيما همو من مثلا باوك من يك عشرة بيبون من بريك لم جماعته لسر يعني عشرة يك باو كان هبي كري أو باو كانوا بوي عشرة كان بناي أو ناو نراوة، أي خلا سنوي أو باوكا همو عشرة كان أبن با يعني خواني باوكي كتير، يعني بون من همو يان لكرد دايك أجرن، همو كرد وعرب وفارس وأمانة همو يان لأخيرا يك باوكي يعني كآدم أو يدايك شانه كحوايا كوابو إما همو من لجاتي أوي شانازي بكين وعشرة بنمالة وقوميات بكار بينين بو خرابة إما همو من كري آدمين وكري حواي. خوي تعالى وافرمي أم جاء فرمي إيوه من جاء كردوا كلنا ويكا جابون وبونا الشعوب وقبائل، يعني بون بنتوو باتيرو هوزو عشرة، أما هموي لبر خاطر تشاكا لتعارفوا، أما بو أويك إيوه تريب ناسن وتشاكا بكن وتشاكا بلاو كنوا، بلام هر كاتي تيرو عشرة أمانة بو هوي آجاوا بوي تعدا هوي ظلم أو كاته لتعارفوا نامن بيت لتعاركوا، يعني ايوه خوا ايما كرد عشرات بنمالا نتوتاوا كل قال يك شر بكين تام عشرة الشمشير هالقريه لو كيترو او كيتر شمشير اشتيوانيه. اسلام اوي بينا خوشه ونيه الله وناجب بمنه وإيسا كهيا من نالم إيسا النية
بەڵێ هەیە ئێمە گەڕاینەتەوە بۆ جاهیلیەتی بەر لە ئیسلام لە زۆر شتمانە ئێمە گەڕاینەتەوە بۆ جاهیلیەتی پێش ئیسلام براینە ئێمە مسلمانین ئێستا لێرە هەمومان لە نوێژی جمعی مسلمانانە دانیشتوین بەس زۆرێک لە ئەخلاقەکانمان ئەخلاقی غەیری ئیسلامە زۆریش زۆر نەکەم زۆرێک لە ئەخلاقەکانمان ئەخلاقی جاهیلیەتە بۆ نمونە عەشرەتایەتی بۆ نمونە لیباسمان بۆ نمونە تەعامل و هەڵسوکەوتمان بۆ نمونە هەیە مسلمان وا هەیە مەسەلەن میراتی خوشکەکەی داگیرەکە هەر وەک جاران ئەڵێ چۆن کچە بێ میراتی هەبێ وەک جاهیلیەتی نەفامی پێش ئیسلام یعنی بڕێ برا دووسێ برات سەریان کردوتە یەکا و میراتی خوشکەکان داگیر نایدەنە خوشکەکان نایدەنە کچ نایدەنە ژن وەکو ئیسلام دایەتی ئەڵێ بۆ بڕۆم بۆ ئەم پارەی باوکمانە بدرێ بۆ زاوا ببرێ نازانێ خۆشی داتە کچی خەڵکی تر خۆشی ژن یەکێتری خواستووە ئەویش هەر هین نییە بەشدار نییە بۆیە حکومەکەی خوا ئەبێ تەطبیق بکرێ ئێمە لە زۆر شتۆ لاماندا ئێستا ئەم شتانە ئەبێ بگەڕێنەوە ئەگەر ڕاستەکەین مسلمانین ئەبێ بیگەڕێنەوە بۆ ئیسلام بۆیە خوای تەعالا فەرمێ باشترین کەستان بەڕێزترین کەستان ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم لای خوا کێ بەڕێزە عەشرەتی فڵان نا قەومیەتی فڵان نا ئەمانە بەڕێز نین لای خوا کێ تەقوای هەبێ با عەشرەتێکیشی هەبێ هەر ناوی نەبێ لە ناو خەڵک مادام ئەهل تەقوایە ئەوە لەسەرەوەی هەمووانە إن الله عليم خبير خوا عليم و زانایە ئەزانە چی باشە بۆ ئێوە خوا خەبیر و ئاگادار ئەزانە چی باشە بۆ ئێوە ئێوە ئەگەر من نەدەنە شەریعەتەکەی خوا خۆتان خەسارەکەن لە حەدیث هاتووە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم كلكم بنو آدم ئێوە هەمووتان بنی ئادەمن يعني کوڕی ئادەمن يعني ئادەمی زادن و ئادەمیش خوا لە خۆڵ دروستی کردووە خەڵکانێکی یان واز تێرن لە شانازیکردن بەناو عەشرەت و قەومیەت و نەتەوەوە من فڵان عەشرەتم من فڵان قەومیەتم سێنگ دەرەکا و فشە فریشی پێوەکە یا وازی لێ تێرن یا خوای تەعالای خوا ئەمەنە بێڕێزە بن لە قالۆنجە بێڕێزترە بن تۆ فشەی بە چی واکەی یعنی خۆت شانازی و خۆ هەڵڵان بە ناوی عەشرەتی فڵان و بە ناوی بنەماڵەی فڵان و بە ناوی قەومیەتی فڵان ئەمە چییە یعنی والله ئەو کەسانە لای خوا لە قالۆنجە بێڕێزترن بە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لە شوێنێکی ترا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ ئەم نەسەب و عەشرەت و تیرە و قەومیەت و ئەمانە بۆ ئەوە نییە ئێوە زوڵم لە یەکتری بکەن تەعدا لە یەکتری بکەن چونکە ئێوە هەمووتان کوڕ یەک پیاون ئیتر شانازی بە چیوەکەن تۆ ئەڵێ وەڵام من کوڕی کێم یا کوڕی کێ ئەڕۆیتەوە سەر ئادەم عەلەیهی السەلام ئەویش هەر کوڕی ئادەمە کەوابوو ئێوە هەمووتان لە ئادەم و لە حەوان خوای تەعالایش لە ڕۆژی قیامەتە پرسیارتان لێ ناکە هیچ کەسێ لە ڕۆژی قیامەتە پرسیاری لێ ناکرێت تۆ کوڕی کێی جوولەکە خوا بەرزیانی کردو ئەفەرمێ فەضەلەکم عەلە العالەمین بەهۆی تاعەت و عیبادەتیانەوە بەنی ئیسرائیل نەک جوولەکە بەس لەوەدا کە لایاندا خوا دایانی بەزان دەخوارەوە هەر قەومێک چاک بن خوا بەرزیان ئەکاتەوە هەر قەومێک خراپ بن خوا دایانە بەزێنێ بۆیە لە ڕۆژی قیامەتە چاکی بە تەقوایە بەرزی بە تەقوایە